وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەندین دیدار و گفتوگۆ لەگەڵ لێپرساوانی باڵای عێراقی لە بەغدا گەیشتن بە ڕێکەوتن و بە چەندین دەستکەوتی گرنگەوە گەڕانەوە هەرێمی کوردستان. بۆ ئەوەش قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی تایبەت دەبۆ کورسان نیوز چەند لایەنێکی ئەو ڕێکەوتنە ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت. 250,000 بەرمیل نەوتەکەی هەرێم و 300,000 بەرمیلەکەی کەرکووک لە ڕێگەی بۆ ڕێنەوتەکانی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی جەیهان دەکرێت نەک لە ڕێگایەکی ترەوە. هەموو ئەو نەوتە چیهی کەرکووک و چیهی حەقلەکانی هەرێمی کوردستان لە ڕێگای بۆریەکانی هەرێمی کوردستانەوە ئەچێت و ئەنێرێ بۆ جەیهان. چکن بنیەی تەحتی تر نییە لە شیمالەوە بۆ ئەوەی بتوانانی نەوتەکە هەردەکەی تەنها ڕێگای بۆریەکەی هەرێمی کوردستانەوە هەیە. عێراقیش باش ئاگادارە لەو ڕاستیەدا. ئیشی ئێمەشەوەیە ئەو 250,000 بەرمیلە تەئمین کەین بۆ عێراق و هاوکاریش بین بۆ هەناردەکردنی 300,000 بەرمیلەکەی تر لە کەرکووکەوە. سەبارەت بەوەی جگە لەو 250,000 بەرمیلەی لە ڕۆژێکدا ڕەوانە دەکرێت هەرێمی کوردستان لە توانایدا هەیە زیاتر لەو ڕێژەیە بەرهەم بێنێت. چی بەسەر دێت؟ بە هەمان شێوە ڕەوانەی دەرەوە دەکرێت و حسابەکەی دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ پێداویستی ناوخۆ بەکاردێت. بۆ ئەوە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند. خۆی ڕێکەوتنەکەمان لەگەڵ عێراق لەسەر 250,000 چیتر کە بمێنێتەوە بێگومان بۆ بازاڕی ناوخۆ بەکارهێنرێ، بۆ مەسفاکانی کوردستان بەکارهێنرێ و ئەگەر هیچی تریش مایەوە دوایەوە بێگومانیش ئەمە لە ڕێگای خۆمانەوە کە حکوومەت دای مەزراندووە ئەیفرۆشین بۆ ئەوەی بتوانین ئەو بڕەپارەی کۆمپانیاکانیان بدەینەوە یان ئەو ئەجزەی کە هەمانە پێی بڕکەینەوە. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەشی بۆ کورسان نیوز ئاشکرا کرد تا ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقی چەندین کێشەی هەڵواسراو ماوە وەک مادەی 140 و ناوچە کێشە لەسەرەکان و چەندین مەسەلەی تر. بۆیە پێویستە لەگەڵ حکوومەتی عێراقی زنجیرەیە کۆبنەوەی تر ئەنجام بدەین. بێگومان ئێمە ئێستا کاتێکمان هەیە بۆ ئەوەی بتوانین ڕێککەوین لەگەڵ بەغایان گفتوگۆ لەگەڵ بەغا دەست پێ بکەین لەسەر ئەو خاڵانەی تر لەسەر جێبەجێکردنی مادەی 140 لەسەر مەسەلەی پێشمەرگە بە عام و بە تەواوی لەسەر ئەو بڕەپارانەی کە ئێمە پێمان وایە بەغدا هێشتا قەرزاری ئێمەیە کە ئەمە چەندین پێم وایە زنجیرە کۆبوونەوەیکی تریشی پێویستە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوشی ڕاگەیاند ئەگەر ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێت ئەوە کێشە داراییەکان چارەسەر دەکرێت و بێگومان کێشەی موچەی فەرمانبەرانش دەگەڕێت و بارودۆخی ئاسایی خۆی. ئەمە جگە لەوەی هەرێمی کوردستان بژانەوەی زیاتر بەخۆوە دەبینێت و بەڵێندەرانش دەست دەکەنەوە بە پرۆژەکانیان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.